کەناڵ یاسمانی پێم 13 ساڵ لە تەمەنی خۆی تێپەڕاند و پێی نایە ساڵی 14هەمینی کارکردنیەوە. پێم لە 13 ساڵی ڕابردووی کارکردنیدا لەناو خەڵک و ڕایگشتی بەوە ناسراوە کە هەردەم پێداگری مافەکانی هاوڵاتیان بووە. ئامەشی بەکردەوە سەلماندووە و لە شاشە و سۆشیال میدیاکەیەوە بەڕوونی ڕەنگی داوەتەوە. جگەلەوە پێم بە شاهێدی ئەوانەی لە 13 ساڵی ڕابردوو بینەری بوون لە سەراستی سیاسی بەیەکێک لە میدیا بوێرەکاندا دەنرێت کە لە هەر پرسێکدا قسەی خۆی هەبوو و ئاجێندای ئۆپۆزیسیۆن بوونی کۆمەڵی دادگەری بەرجەستە کردووە. ئەوەی پێیوەستە بە دۆخی سیاسیەوە تۆڕی میدیایی کۆمەڵ و کەناڵ یاسمانی پێم بە دروشمی ڕاستی و ڕاشکاوی بەردەوام کاریان لەسەر نیشاندانی ڕووی ڕاستەقینەی حکومڕانی لە هەرێمی کوردستان کردووە و تیشکیان خستۆتە سەرکەم و کورتی و گەندەڵیەکان. کەناڵ یاسمانی پێم کە گوزارش لە سیاسەتی کۆمەڵی دادگەری و حاڵەتی ئۆپۆزیسیۆن بوون دەکات بەردەوام پیشەیانە ئەرکەکانی خۆی ڕاپەڕاندووە. پەیام بەو پێی میدیاکی ئامانزدار و پەیامدارە هیچ کات لەسەر حسابی پیشەیی بوون و گەیاندنی ڕاستیەکان نەیویستووە بینەر بۆ خۆی زیاد بکات، بەڵکو ئەوەی بە ئامانجگرتووە کە لە هیچ بار و زروفێکدا ڕەوتی یاوسەنگی و بابەتی بوونی خۆی تێک نەدات و هەردەم وەکو میدیایەکی متمانە پێکرا و لای خەڵک بمێنێتەوە. با درێژایی 13 ساڵی ڕابردوو ئەوەی بووەتە مۆرکی شاشەی پێم ئامادەی تیمەکانی ئەم میدیایە لە زۆرینەی ناڕەزایەتی و چالاکیە مەدەنیەکانی چین و توێژە جیاوازەکانی هەرێمی کوردستان بۆ داواکردنی مافەکانیان. هەریەک لە توێژەکانی فەرمانبەران و مامۆستایان و قوتابیان، خانەنشینان و کەم ئەندامان و دەرچوانی زانکۆ و کۆچبەرانی ڕێگەی هەندەران و هەموو هاوڵاتیانی خاوەن مافێک بووبن بەردەوام خۆیان لە شاشە و سۆشیال میدیای پەیامەوە بینیوەتەوە. نزیکترین نمونە بۆمانەوەی پێم لە ناو ناسۆر و لە بەرەی داخوازەکانی خەڵکدا خۆپشاندانەکانی کۆتایی ساڵی ڕابردووی هاوڵاتیان دژی بێموچەی و خراپی دۆخی ئابووری و دۆخی ناهەمواری کۆچبەران لە بیلاڕووسیا و سنوورەکانی ئەوروپا و خۆپشاندانی قوتابیانی زانکۆ و پەیمانگاکان بۆ داواکردنی دەرماڵە کە لەلایەن هێزانیەکانەوە بە زەبر و زەنگ وەڵام درایەوە. دامیانی خۆپشاندان و داواکردنی ماف لەلایەن هاوڵاتیانەوە تیمەکانی پێم هاوشەوەی هاوڵاتیان و خۆپشاندەران کەوتونەتە بەرزەبر و زەنگی هێزانیەکان و گولە و گازی فرمێسکڕێژ. ئەوەی پێم لە 13 ساڵی ڕابردوودا کردوویەتی و لە هیچ خۆناغێکدا پاشەکشە و خاوبوونەوەی تێدا بەدی نەهاتووە. ئەمان ئەوە ئەجێندایە کە کۆمەڵی دادگەری کوردستان تەبەنی کردووە کە ئەویش داکۆکیە لە بنەمای دادگەری و مافیا وڵاتیان لە نیشتیمانی خۆیاندا، ئەمە جگە لە نیشاندان و دەستخستنە سەرهەڵە و کەم و کورتیەکانی حکومڕانی کە دیارترینیان نادادگەری کۆمەڵاتی و تەشەنەسەندنی گەندەڵیە لە زۆربەی هەرە زۆری سێکتەرەکانی حکومڕانیدا.